دیمەنی سەرەگرتن و قەرەباڵغی و ناوتۆمارکردنی ئەو هاوڵاتیانەی شاری هەولێرە کە بەنیازن ئەمساڵ فەریزەی حەج ئەنجام بدەن. ناونووسین بۆ پرۆسەی حەجی ئەمساڵ دەستی پێکردووە و خواستێکی زۆری موسڵمانانی لە شاری هەولێر لەسەرە. هاوڵاتیانیش بۆ پەیام دەدوێن و بەتامەزرۆییەوە باز لە سەفەری حەج دەکەن. احتمال زۆر لە مێژ نەبی حەزم کردی بەس ئەلحەمدولیلا عەمرەم زۆر کردیە. ئەو زارەس ئینشاڵڵا ناومان وە دەنووسین وەگە دەرچی تاوان زۆرش حەز دەکەین اعتیادی گەلە خۆشە بچیتێکی زۆر خۆشە. ئەگە تو یەک زار بچی گومان لەوەی داینە حەز دەکەی هەموو ساڵ بچی لەبەرەوەی ئەو جێ پیرۆزە خۆشە تو بیبینی گەلە خۆشە قەت لێ عاجز نابی. سەفەری حەج خۆشترین سەفەرە تاکە سەفەرەکە پێشێمان بوونەوەی لە دوانیە و دائیمە هەندە دیشت پێ خۆش دەبی. طبعا حەجی ماڵی خوای ئەوە یەکەکە لە ڕوکنەکانی ئیسلام فەرزە و دەبی ئینسانکە وەزعی تەواو بوو، وەزعی مادی، وەزعی نەفسی، وەزعی نەخۆشیش دوانە بوو، ئەوە لەسەری فەرزە. لە ماوەی تەنها 4 ڕۆژی سەرەتادا لە هەولێر 7,000 هاوڵاتی ناوی خۆی تۆمار کردووە و ڕۆژانە 1500 کەسیش ناویان تۆمار دەکەن. ئەو ناونووسینەی ئەم ساڵەکە و ئەوانەی ساڵی 2017 هەمووی تەنها بۆ 1 ساڵە. ئێمە ئەو هاوڵاتیانەیە کە ئێستا ئەوڕۆ ناویان دروستن تەنها بەشدار دەکەن لە یەک جاری تیری پشک بۆ ساڵی ئایندا بە شێوازێکی نوێ بە ڕێگای بە فۆرمێکی نوێ بە سیستەمێکی نوێ دەست بە ناونووسین دەکەین. تا ئێستاکە لە سنووری پارێزگای هەولێر لە تا دوێنێ 7,000 کەس ناوی خۆیان تۆمار کردی لە ماوەی 4 ڕۆژات. پێشبینی دەکەین ناونووسین لە ناونووسینە نوێیەکان بگاتە 10,000 تا 15,000 هاوڵاتی. ناوتۆمارکردن بۆ فەریزەی حەج تەنها بۆ ئەمساڵ دەبێت. لە ساڵی داهاتوو ناونووسین دەبێت بە ئەلیکترۆنی و خوازیارانی فەریزەی حەج دەتوانن بە شێوەی ئەلیکترۆنی ناویان تۆمار بکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.